جارێکی دیکە و وەک سیناریۆیەکی دووبارە قەیرانی سوتەمەنی لە کوردستان سەری هەڵدایەوە و هاوڵاتیان و شۆفێرانی خستە ناو بازنگەی قورسایی بژێوی و مۆتەکەی گرانی و نۆرەگرتن. لە کاتێکدا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بانگەشەی کۆنتڕۆڵکردن و پشگیری بازار دەکات، بەڵام نرخی 1 لیتر بنزینی نۆرمال لە هەولێر بۆ سەروی 1795 دینار بەرز بووەوە. لە بەرامبەردا نرخی بنزینی محەسەن گەیشتە 2350 دینار و سوپەریش بە 2595 دینار دەفرۆشرێت. ئەمە لە دۆخێکدایە ژمارەیە و وێزگانەی بنزینی پشگیری کراوی 750 دیناری دەفرۆشن لە هەولێر و دووەک و سۆران و زاخۆ بۆ تەنیا 31 وێزگار دابەزیون و بڕی دابینکردنەکەشیان بۆ نیوە کەم کراوەتەوە کە ئەمەش دروستبوونی نۆرەی درێژ و ماندووکەری لە بەردەم بەنزینخانەکان دروست کردووە. سیرەکە لەوەدایە ئەم قەیرانە نوێیە تەنیا چەند ڕۆژێک دوای بڕیارەکەی 14ەم مانگەی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی ماوە بەسەرچوو دێت بۆ پاڵپشتی نرخی بنزین بە 750 دینار کە دەرخەری شکستێکی گەورەی ئیداری و پلانکاریەکی شاراوەیە. گومانەکان بۆ ئەوە دەچن ئەم قەیرانە بانقاس دروست کرابێت بە ئامانجی ملکەچکردنی زیاتری هاوڵاتیان و بەکارهێنانی وەک کارتێکی فشار بۆ زیادکردنی ڕێژەی بەشەنەوتی هەرێم کە ئێستا بەغداد ڕۆژانە 50,000 بەرمیل لەو دەدات بە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم. لە بەرامبەرم پیلانگێڕەی حکوومەتی ماوە بەسەرچوودا هەڵوێستی حکوومەتی فیدراڵی بە ئاراستێکی جیاواز دەردەکەوێت کە پێچەوانەی خواست و بەرژەوەندی حیزبی دەسەڵاتدارانی هەرێمە. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە سەرچاوێکی باوەڕپێکراوەوە دەستی کەوتووە، وەزیری نەوتی عێراق ڕایگاندووە ئەگەر هەرێم ئامادە بێت ئەوان ئامادەن ڕۆژانە 5 ملیۆن لیتر بنزین لەگەڵ گازوایل و نەوتی سپی بۆ پێویستی ناوخۆی هەرێم دابین بکەن و پابەند بن بە بڕیارەکانی لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراقەوە کە بڕیارە لەم ڕۆژانەدا نوێنەری وەزارەتی سامانە سروشتەکانیش بچێتە بەردەم پەرلەمان بۆ ئەم مەبەستە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تا ئێستا لەبەر قازانجی کۆمپانیا حیزبیەکانی پارتی وەکێتی و بە ئامانجی قازانجی زیاتر ئامادە نییە بچێتە ژێرباری داواکەی وەزارەتی نەوتی عێراق و هەرزانکردنی نرخی سوتەمەنیەوە. ئەمەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەیکات یارێکی قێزەونە کە تیایدا بانقەس قەیران لەسەر قەیران بەسەر هاوڵاتیاندا دەسەپێنن. ئەوان دەیانەوێت بە دروستکردنی فشاری جەماوەری و قورسکردنی بژێوی لەلایەکەوە بەغدا ناچار بکەن بە شەنەوت و پێداویستی زیاتریان بۆ بنێرێت، لەلایەکی دیکەشەوە دۆسیەی وزە قۆڕق بکەن و گیرفانی خۆیان و حیزب و بنەماڵەکانیان زیاتر پڕ بکەن.